وەک چۆن مۆزیک زمانێکی جیهانی سەرجەم مرۆڤەکانە هاوکات فەرهەنگ و ڕۆشنبیریش گەوهەری ئەو گەنجینە فەرهەنگی و کولتوری و جیهانیەیە بە تەواوی جیاوازیەکانیشانەوە. کۆمەڵگەی زیندوو بەبێ ڕەهەندە هەمە ڕەنگ و جیاوازەکانی هونەر و ڕۆشنبیری و ڕوانین و دنیابینە فەرهەنگیەکانیان ئەستەمە تەنها لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە هەڵسەنگێڕێن. زاڵی داهێنان میوانداری هونەرمەندی شێوەکار و میوزیکژەن لوقمان ئەحمەد دەکات. بەخێر بێ بۆ زاڵی داهێنان. لوقمان هەڵبەت تۆ هەم هونەرمەندێکی شێوەکاری و هەم موزیکژەنیشی، بەڵام جارێ با بە شێوەکاری دەست پێ جیاوازی تابلۆکانی ئێوە لەگەڵ تابلۆکانی دیکەیە لەوەیە کە هەمیشە لە پشت تابلۆکانتەوە فەرهەنگێک ئامادەگی هەیە، فەرهەنگێک کولتورێک نەریتێکی کۆمەڵایەتی نەریتێکی فەرهەنگی گەورە لە پشتەوە ئامادەی هەیە. ئەم نەریتە کۆمەڵایەتیە یان ئەم نەریتە کولتوری فەرهەنگی کە لە پشت ئەم تابلوانی تۆیە تۆ لە ڕێی تابلەکان تۆ ڕنگڕێژەکەیتەوە ئەم جیاوازیە، بەڵام ئەم تابلوانی تۆ جیهانی بۆتەوە. ئەم بەو هەموو جیاوازیەوە توانیوێتی جیهانی بێتەوە هۆی چییە؟ تزانە ئاسۆجان لە دناو هونەرێدە ینی دو ئالیە هونەری هەنە هەنێک دەبێژن هونەر ji بۆ هونەرەیە تەنێ هونەرە ینی ئەم تشتێ خۆگەلێکی ئالیە تەکنیکی و ئالیە بیرۆکیڤە هەن ئالیە دنێژەهەی دەبێ هونەر خزمەتا دەبێ پەیامە کوێ هەبێ. ئەس ji ئالیە وی ئالی دەمە ئالیە پەیامێ گۆ هونەر پەیامە کوێ هە بڕاستی بگین خەلکێ تایبەت وەک هونەرمەندێکی کورد گۆ ئەس بزانم ئێش و زیانە کووردا کوردستان چاوە ڕەوشاوی چاوایە پێویستیە خەلکێمە پێویستیە کووردا بە کەسێ وەک مە هەیە گۆ ئەم کار بن بە ئاوایەکی جوان ئەو تشتین گۆ لە کوردستان سەرێ ملەتێ مە دەبێ ئەوان دەرخینە نە بە ئاواکی سیاسی بە ئاواکی جوان هونەرەکە باش و بلند هێژا بگۆ خەلک لێ تەماشە بکەن. ji ber lo ez gelkî guhdanê pê dikim yanî ez baweriya min tê got kultura Kurdî, çanda Kurdî, ferhenga Kurdî hîn li ser nehatî xebitandin yanî xebat li ser nebûyî ew tev de veşartî mayî yanî ew dastanên Kurdî em bêjin çîrok, cîvanokê Kurda ew tev de û aliyê dinê jî em bêjin trajîdiya gobserê Kurda datî nehatî gotin tev de. Ji ber lo ez dibêjim yanî karekî baş xebatek mezin lazim e got em li ser bixebitin, kar bikin, karibin bi awayê ciwan bi diriya hunerê re be, muzîkê de re be, nivîsaniyê de em bidin pêşî xelkê bikin. تۆ تراجیدیا و هەمیشە لە تابلۆکانتە زوربەی تابلۆکانتم بینی و ئاگام لە زوربەی پیشانگەکانە هەیە هەڵبەت لە زوربەی تابلۆکانتە ئازارێک تراجیدیایەک ئامادەگی هەیە. ئەم ئازار و تراجیدیایە بەڵام بە ڕەنگێکی پڕ لە ژیانێتە ناوەوە، بە ڕەنگی زەرد، بە ڕەنگی سوور، بە ڕەنگی شین، بە ڕەنگە گەرمەکان گە ڕەنگی سوور پرتەقاڵی هەموو ئەم ڕەنگانە یەنە ناوە ڕەنگێکی ئاهەنگ ئامێز یان ڕەنگێکی پڕ لە ژیان. ئەم کۆنتراکستە یان ئەم هارمۆنیەتە چۆن توانیوتە جێیکەیتەوە لە نێو تابلۆکانتە؟ Ez dibêjim got huner yanî tiştekî beşekê got gelek tişta di nav xwe de hiltîn wek Baudelaire helbestvanê Frensî gotinek gotibû huner gelek tişta tiştên li dijberî hevdû xweş û nexweş tarî û reşî û spî tev de têkelî hevdû dike û hestê ê hunermend bi xwe jî ew ê xweş û nexweş tevlî têkel dike tiştekî ciwan dawî derdixîne. Pêwendiya me bi ciwaniyê veyî û pêwistiya me jî bi ciwaniyê veyî. Heger em bi ew trajîdiya hanê bi rengekî reşbîn û tarî û dilşkestî em diyar bikin em ew êşanê ew trajîdiya hanê zêdetir dikin baweriya me de em dibê got hêviyê bilind bikin asta hêviyê bilind bikin huner dikare wî kara bike. Huner bi xwe yanî kare ew hêviya bide him mirova him jî ji bo paşerojê tiştekî bihêle got ew hunera hanê şahideke li ser ev tiştên bûyerê goçê dibe trajîdiya goçê dibe nimûne wek Picasso wek Kandinsky wek gelek hunermendên navdar ew dema got trajîdiya di Ewropa de jiyan niha tabloya wan wek nimûna gelekî baş ji bo ew hêviya hanê got çawa azadî rizgarî dawiyê vegeriya Ewropa û aramî li Ewropa بەخش و لە ڕۆژاواوە لە ناوچە کوردنشینەکانی سووریاوە بەرەو تورکیا و دواتر بەرەو ئەمریکا گەشتێکی درو درێژ بەڵام گەشتێک کە هەر قۆناغە بۆ خۆی هونەری جیاوازی تۆی تیا نەخشاوە یان تیا ئەتوانی بڵێ ڕنگڕێژ بووە. ئەم قۆناغانەی ئیشکردنی تۆ هەم لە سووریاوە لە ڕۆژاواوی کوردستانەوە تا دەگاتە تورکیا و تا دەگاتە ئێرە ئەم سێ قۆناغە خۆت چۆن هەڵێسەنجێنی؟
ڕاستی هەر یەک ژیان هەم جعالیە جغرافی vê hem ji aliyê pêwendî û têkiliya civakê komelê ve rewşa asta siyasî jî bixwe yanî rolekê dilîze zok hunermendekî Kurd lê di nav wana de yanî cêwazî heye ez wextê li nav li rojava bûm pêwendiya me bi xelkê êgo ez naz dikin ew min naz dikin ez jî wan naz dikim pêwendiyek yekser bû يعني نبيويس نذكر تقلكي شروفه بك وتقلكي بيونديش راسو خوله اجبر منازكرن ام هفدو نازكن هم كلتورا هفدو نازكن اجفاتك يعني اشامجي يكبو اختي الباكورجي ام كردكي لدي سانجي او كلتورا عربي داستاني قول سر كار دكر شويه قوم سر كار دكر فرق بو هناكي بيوستي هبو جو ازنكي زلال بكم لامريكا فرق قلكي مزن هبو امريكا پەیوەندیە me hunera me ji bo kesê bînerê yan jî mêvanê yan jî kesên Emerîkîn êgo tiştekî nizanin ew êşehanê nizanin bê ew êş çi ye û tê çawê êşê ji wan şirove bike ti ji kwî de hatiye û tilayê kwî de layekî can kulturê ji ber lo karekî xebatek mestir lazim e got dibe te her du aliyan wekte got jî aliyê trajîdîk aliyê êş û aliyê em bêjin raman û fikr û ew hestêhanê di dîna alîkî û aliyê ciwaniya ya navnetewiya cîhanî gotkar bi kesê Emerîkî jî bêne bo hez bikişkarê هەر بژی لوقمان زۆر سپاس بۆ ئەو کاتە کورسە بەڵام بۆ بەخشینی زۆرێک لەو زانیارە این تایبەت بە تابلۆکانت هەر بژی سپاس هەر بژی